راس پیسیە سەگ پیسیە و مەیمونیش بە هەمان شێوە. رسول الله صلى الله عليه وسلم حرامی کردووە سەگ بفرۆشرێ و مەیمون بفرۆشرێ و بەراز بفرۆشرێ، ئەوانە هەمووی حرامی کردووە. بەڵام سەگی ڕاو ڕێی پێدراوە، ئەو سەگانی کە منتەفیعن لە لای هەندێک لە ئەهلی عیلم ڕێی پێدراوە، بەڵام ئەو سەگانی کە منتەفیعنین ڕێی پێ نەدراوە. بۆ بڕۆی سەگیە و سەرجادەیە بگری بەڕەڵا بیفرۆشی، ئەوە حرامە. بەڵام سەگێک کە سود بەخشە ڕێی پێدراوە. سەگ بۆ جوانی شتیوا بوونی نییە بیفرۆشی بیکڕی وڵای، و ئەمە لای هەندێک لە زانایان ڕێی پێدراوە. سەگی ڕاو و سەگی حرەسیاتوانە بفرۆشی. ئیگنا لە ئەساسەوە فرۆشتنی سەگ حرامە، لە ئەساسەوە فرۆشتنی سەگ حرامە، لەبەرەوەی نەجاسەیە و نەجاسەش فرۆشتن و کڕینی حرامە، پارەکەشی حرام. کیسیە کڕین و فرۆشتن پێوەی حرام. و بە هەمان شێوە لێرە قیردی هێناوە. قیردیش هیچ سوودێکی نییە، تەنها یاری و هەڵپەڕین و داپەڕین وانەی هەیە و لەهو لەعیبە، و ئاژەڵێکە مەشغوڵێکە بە لەهو لەعیبەوە دروست نەبیفرۆشی. اینجا خێنزیری شێناوە بەرازیژەوە ڕوونەوە کە پیسە، هەموو شتێکی پیسە، شیری پیسە، پێستەی پیسە، گۆشتی پیسە، هەمووی حرامە. الله جل جلاله فەرمێ فإنه رجس، رجس أو لحم خنزير فإنه رجس. كيتر براز رجس بێ پیسی بێ، پیسیش نافرۆشرێ. بۆیە لە فەرمودەیەکە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ثمن الكلب خبيث، پارەی سەگ پیسە، کڕین و فرۆشتنی پێوە مەکە. و جگە لە سەگ و مەیمون و بەراز کە هێناوێتی، لێرە قسە کراوە لەسەر ئاژەڵەکانی تر، بۆ نمونە پشیلە. ئەوە رسول الله صلى الله عليه وسلم نهی کردووە لە فرۆشتنی سینوار، سینواریش بریتە لە پشیلە. و بە پێچەوانەوە هەندێک لە زانانە فەرموون دروستە کردن و فرۆشتن بە پشیلەوە بکرێ، بەڵام بە مەرجێک بۆ سوود بێ، بۆ نمونە مشک بگرێ، بۆ نمونە مشک ڕاونێ یاشتی زیان بەخش دوور خاتەوە لەو ماڵەوەکو مار و شتانە، چونکە پشیلە مار چاک ڕاوانەوەشی گرێوەشی کوژێ جاری وایە. ئەگەر شوێنێک زانیت ئەوانەی هەیە پشیلێ لێ ڕاکە، ئەمە ئەڵێن قەی ناکە. واگەرۆ پشیلەیە ڕاهێنرابێ لەسەر ئەوەی کە ئەو کارانە بکە، مشک لە ناوبەرێ، مار لە ناوبەرێ، شتانە کە زیان بەخشن بیان کوژێ، ئەمە قەی ناکە. لەم کە حاڵەتەیە تۆ پشیلە ڕاگری، چونکە کوشتنی ئەوانە فۆیسقی خەمسن، کوشتنیان سونەتە ئینسان بیکوژێ. و تۆ کە پشیلەیەک ڕاگری و کارۆ بۆ بکات جێ ئەوی گرتوتەوە. بەڵام بەگشتی هەرچی خاوەن کەڵبە و نینۆکە ئەگەر سوودی هەبێ بۆ ڕاو و بۆ بابەتانە بەکار بهێنرێ، ئەتوانی کڕین و فرۆشتنی پێوە بکەی لای جمهور. و هەرچی منفعەت و سوودی نییە بۆ ئینسانەکان وەکو ڕاو ئەو بابەتانە لە هەر جۆرێکی ئاژەڵەکان بێت دروست نییە تۆ ڕای بگری، خاوەندە نوک بێ، خاوەند چنگ بێ، خاوەند کەڵبە بێ، هەرچیکی تر بێ. ئەوە قاعیدەیەک بێ بابیزان کە ئێمە لە کڕین و فرۆشتنە قاعیدەیەکمان هەیە، فەرمێ يجوز بيع كل عين منتفع به ولا يجوز بيع ما لا ينتفع به. دروستە هەر شتێ سوودی هەیە بیفرۆشی، هەر شتێکی سوودی نییە دروست نییە بیفرۆشی بە هیچ شێوە، نەبۆ شێوە. ئەنجا قاعیدەیەکی کەمان هەیە فەرمێ ولا يجوز بيع النجاسة، پیسی دروست نییە بیفرۆشی. ئێوەکو باسیشمان کرد